رب العالمين، وصلى الله على محمد وآل بيته الطيبين الطاهرين وصحابته المنتجبين. السلام عليكم ورحمة الله وبركاته. تحولت سوريا إلى ساحة لتصفية الحسابات الطائفية، رغم أننا كطائفة علوية لم نعر يوما الانتماء الطائفي وزنا، ولم يكن اعتراضنا قط على حكم سني، وحتى لو استلمه كردي أو مسيحي أو درزي أو أي مكون من مكوناتها، إيمانا منا بشرعية الدولة وحدها بعيدا عن أي منظور آخر. ولذلك سلمنا سلاحنا لسلطة ظنناها لنا جميعا، فكانت الخيبة أشد من السلاح الذي تركناه بين أيديها، لنقع تحت حكم سلطة أمر واقع، إرهابية تكفيرية فئوية إقصائية، جعلت من المكون السني أداة في سياستها، فكلما ارتفع صوت يندد بالظلم والقهر سارعت إلى إطلاق عباراتها المسمومة منذ أول يوم وصلت فيه إلى السلطة. أولها: سبحان من أعزنا وأذلكم، أو احذروا الأقليات فهم لا يريدون حكمكم. ومن هنا أقول بكل مسؤولية ووضوح لكل مكون سوري شريف، أولهم المكون السني: ليست بيننا وبينكم حرب وجود، فلا تجعلوها كذلك. وسوريا لن تصبح مستنقعا لداعش. حلولنا واضحة: الفيدرالية واللامركزية السياسية لضمان حقوقنا وحقوقكم. بەڵێم کاتان باشاڕیان، هیوادارم هەمووتان لە خۆشی و شادی دابن. هەوڵە دەم ئەوڕۆکە باس لە کۆمەڵکوژی دووبارە کۆمەڵکوژی عەلەویەکان بکەم، و یانیش هەوڵی کۆمەڵکوژی عەلەویەکان. پێشتر لایفێکم لەسەر ئەو بابەتە ڕاگەیاندە بوو وابزانم، بەڵام نەمتوانی لایفەکە ئەنجامدەم. هەروەکو دەزانن لە کۆتایی حەوتووی ڕابردوودا ئیتر لە ناوچەکانی عەلەوی کاتێک هێڕش کرایە سەر ماڵێک، ژن و پیاوێک لەوێدا کوژران، و لە بانیۆکەیاندا ئیتر هەر بە خوێنی ئەوان یا حەسەن و یا زەینەب و شتیوە نووسرابوو کە ئەمانە لە کاتێکدا دروشمی عەلەویەکان نینە، ئەوە دروشمی شیعەکانن. عەلەویەکان خۆیان بە شیعەش نازانن ئیتر، بەڵام ئیتر ئەمە نیشانی ئەدا کە ئەو حکوومەتەی لە دیمەشق هەیە بەڕاستی خوێنی لێدەبارێ. هەر کەسێک لە ناو ئەوان وەکو ئەوان نەبێ ئیتر بە تەنیا یەک مافی هەیە، ئەویش سەربڕین و کوشتن و لە ناوبردن و سوکایەتی پێکردنە، لە باشترین حاڵەتدا کۆیلەکردنیەتی. هەروەکو بینیمان لە کۆمەڵکوژی یەکەمینی عەلەویەکاندا ئیتر بە ئاشکرا جیهادیەکان عەلەویەکانیان لەسەر جادا ڕادەکێشان و ناچاریان دەکردن دەنگی سەگ دەربخەن، و زۆر بە شانازیەوە ڕەسمیان دەگرتن و هەر بە خۆیان بڵاویان دەکردنەوە. ئیتر ئەو کاتە ئەحمەد شەرع باسی لەوە کرد کە لیژنەیەک دروست دەکا، بەڵام لیژنەکانی هەروەکو لیژنەی ڕۆژنامە نووسەکانی کوردستانی لێهات کە بەدەستی چەتەکانی کوردایەتی دەکوژران و لیژنێشیان بۆ ساز دەکرد و ئیتر دواییش هیچ ڕووی نەئەدا. ئێستا کەش ئیتر تەماشا دەکەین عەلەویەکان گەشتونەتە ئەو ڕاستیە کە نە لیژنە و لیژنەکاری، نە وعد و وعودەکانی ئەحمەد شەرع و بەڕێوەبەرایەتیەکەی، و نە پشتیوانی نێودەوڵەتی بە کەڵکی ئەوان نایێت، چونکە بەداخەوە ئیتر کوردەکان ئەمریکایان لە پشتە چەک و هێزێکی زۆر گەوریان هەیە. هەیەت تەحریر شام ئەمڕۆکە ناتوانێت نزیکیان ببێ، و یانیش بەو شێوەیە ناتوانێت نزیکیان ببێ. ئیتر ئەگە شەقێک باوێن دوو شەقیان پێدەکەوێتەوە، و دروزەکانش ئیتر بە ئاشکرا ئیسرائیلیان لە پشتە ئەمەش بە هیچ شێوەیەک نابێ. بەڵام عەلەویەکان کەوتونە ناو جوگرافیایەکی ئاسێ
کە لایەکیان ئاوا لایەکی دیکەشیان ئاگرە وە دراوسەی هیچ کەسێک نین وە دراوسەی ئەو پێک هاتانەشتین کە چەکیان لە دەستدایە مەبەستمان کوردەکان و دروزەکانە بە تەنیا لەوێدا ئیتر بارەگایەکی سەربازی ئەلحەمیمیە هی ڕووسەکان هەیە بەڵام رووسیاش ئیتر سەرەتا تەماشای بەرژەوەندیەکانی خۆی دەکا هەتاوەکو بەرژەوەندی هەبێ ئیتر لەوێدا خوێنی عەلەوی مناڵی عەلەوی ژنی عەلەوی ئیتر پیری عەلەوی هیچ سوودێکی نییە ئیتر لە دوای ئەو کارە قێزەوەنە ئیتر کۆمەڵگای عەلەوی هاتنە سەر شەقامەکاندا و ئیتر لەوێدا بینیمان کە خۆپیشاندانی زۆر گەورە سازکران هەتاوەکو ئەمڕۆکەش خۆپیشاندانەکان بەردەوام دەکەن ئەمڕۆ تەنانەت تەماشا دەکەین لە ئیدلیب هێزێکی زۆریان بردووە ئایا ئەو هێزانیان بۆ کۆمەڵکوژی بردووە و یانیش ئەم هێزانیان بۆ کۆنتڕۆڵکردن بردووە و یانیش وەکو بەڕێوەبەرە سەختە کارەکانی ئەحمەد شەرع دەڵێن ئەم هێزانیان بۆ ئاشتی و ئارامکردنی ناوچەکە بردووە چونکە ئێمە بۆ ئەم قسەیە دەکەین ئەوە لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژی و یانیش لە ڕوانگەی فکری خۆمانەوە نییە ئێمە تەحلیلی سیاسی دەکەین و لەسەر بنەمای ڕاستیەکان تەحلیل دەکەین ئێمە ئەڵێن سەرەتا ڕۆژی یەکەمین هەتا ڕۆژی دووەمین و سێمینیش بەردەوام میدیەکانی سەر بە ئەحمەد شەرع یان بە ئاشکرایی تر داکۆچیان لەو کۆمەڵکوژیە دەکرد و یانیش بە ناڕاستەوە خۆ ئەگەر زۆر ئەفەندیانە و دیپلۆماسیانەش هەڵسوکەوتیان کرد دەبێ ئەوە بووکە دەیانگوت لەوێدا ئیتر چەکدارەکانی فلول نیظام هەنا واتە چەکدارەکانی بەشار ئەسەد لەوێ هەن کە ئەمە هیچ ڕاستیەکی تێدا نیە چەکدارەکانی بەشار ئەسەد لە هیچ شوێنێکدا وەها نەماون کە توانایان هەبێ ئیتر ویانیش ویستیان هەبێ شەڕی حکوومەتی ئەحمەد شەرع بکەن ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە و هەمومان ئەمە دەبینین لە بۆ هەندێک ئەمە درۆیەکی زۆر گەورەیە و ئەمە نیشانی ئەدا کە ئەمانە سوورن لەسەر فریودان سوورن لەسەر ئەو بابەتە ڕاستیەکە ئەوەیە یعنی ئەو دەوروبەرەی ئەحمەد شەرع ئیتر ئەو جیهادیانە لە هەر شوێنێک بۆیان بکرێ ئەمە دەکەن و ئەمە ئیسلامی سیاسی بە تەواوەتی وایە یعنی ئیسلامی سیاسی لە هەر شوێنێک بێتە سەردەسەڵات تەنانەت ئیتر ئەو ئیسلامیانەی کە قاتوق ڕێباتیش دەبەستن وەکو ئیخوانەکان وەکو ئەوانەی لای خۆمان کە باسی گەندەڵی دەکەن باسی مرۆڤ دەکەن باسی برسی بوون دەکەن خێر دابش دەکەن خێر و سەدەقە کە هاتنە سەردەسەڵات سەرەتا بەهێزی نەرم بەڵام لە دواییدا ئەگەر نەچوە سەر بەهێزی ڕق ئەو کۆمەڵگەیانە تەصفیە دەکەن و وەکو خۆیان لێ دەکەن جا ئیتر تاوانی دروزەکان و عەلەویەکان لە ڕوانگەی ئەوان لە تاوانی مەسیحیەکان و جوولەکەکان زۆر زیاترە چونکە ئەمانە لە ڕێلادەرن ئەمانە نەوەکو ئاینێکی خوایی جیاوازیان هەیە لە ڕوانگەی ئەوان کە کۆن بووە چونکە پێغەمبەری ئاخری محەممەدە بەڵکو ئەمانە عەلەویەکان و ئیتر هەموو مەزهەبەکانی دیکەی غەیری سونی ئەمانە لە ڕێلادەرن ئەمانە کافرن ئەمانە بەتەنیا حەقی کوشتنیان هەیە هیچ حەقێکی دیکەیان نییە لەوانەیە ئەوان ئەو مافە بە ئەرمەنیەک بدەن بیکەن بە کۆیلە لەوانەیە ئەوان ئەو مافە بە سوریانیەک بە کاتۆلیکێک بدەن بیکەن بە کۆیلە بەڵام ئەو مافە بە عەلەوی و بە دروزەکان هەرگیز نادەن چونکە ئەمانە لە ڕوانگەی ئەوان لە ڕێ لادەرن لە سەرەتای بەرنامەکەدا ئیتر دووبارەی دەکەمەوە ڤیدیۆیەکی کەسێکتان بینی ئەو کەسە چێە بە کورتی لە بۆتان باسکەم ئەمە شێخ غەزال غەزالیە پێشتر لە ناو سووریادا عەلەویەکان سەرکردەیەکیان نەبوو ئەلیتێکی عەلەوی لە دەرەوە هەیە بەڵام لە دەروەیە لە ناو خۆینە کاریگەریەکی وای نییە ئێستا کە تەماشا دەکەین چۆن لە ناو دروزەکان شێخ حیکمەت الهیجری سەری هەڵدا کە لە ناو سوێدایە دەرنەچووە هیچ کاتێکی دەرنەچوو ئێستا کەش شێخ غەزال غەزالی
بانگەوازی ئەوە دەکات کە ئەو بەخۆی لە لازقیە دەرنەچووە لەناو سووریایە و ئەو ئێستاکە سەرکردایەتی عەلەویەکان دەکات. جاری یەکەمە دەبینین عەلەویەکانی سووریا دوای ساڵێک ئیتر کەسێک بانگەشەی سەرکردایەتی دەکات و مافەکانیان تەنانەت شێوازی چالاکیەکانیان دیاری دەکات. شێخ غەزال غەزالی کەسێکە لە سەردەمی ڕژێمی ئەسەددا کەسێکی زۆر خۆشەویست نەبووە، کەسێکی ئاینیە و کەسێکی بەکاریگەر بووە، بەڵام کەسێکی زۆر تخونی سیاست نەکەوتووە. ئەو سەری هەڵدا با بزانین سەرەتا چی ئەڵێ، ئیتر دوای ئەوە دێمەوە لاتان هەندێک قسە و باسی دیکە دەکەین. حلولنا واضحة: الفيدرالية واللامركزية السياسية لضمان حقوقنا وحقوقكم بعيدا عن الإرهاب. أما لمن يؤيد الفكر الإرهابي التكفيري، يا من ادعيتم أن من يرفع صوت الحق والحقيقة أقلية حتى لو كان من الطائفة السنية. أسلحتكم استباحت أرواحنا وأسقطت أجسادنا، ولكن دماؤنا ستشتعل لتحرق أحقادكم. أيها الشعب يا أبناء الأرض، لسنا شعبا يذبح في الأذقة ولا تدنس حرماته وتهان كراماته على عتبات البيوت. لن نعطيهم بأيدينا إعطاء الذليل، ولن نقر لهم إقرار العبيد. كبرت الكلمة، وهل شرف الله إلا الكلمة؟ وهل تباع الكرامة إلا بكلمة؟ كلمة تسقط رجلا، وكلمة ترفع أمة، كلمة تعز وكلمة تذل. إنما تعرف الرجال بمواقفهم. الكلمة عهد أمام الله. أوجه ندائي لأبناء الطوائف كافة من السنة والعلوية والموحدين الدروز والكرد والمسيحية، ولكل من ينطق بكلمة تميط باطلا وتحيي حقا. سنبدأها باعتصامات سلمية لنوقف آلة القتل بأصواتنا ووقفتنا ضد كل أشكال الإرهاب الذي يمارس علينا. غدا الثلاثاء. بەڵێ ئەمە ئیتر لە دوانەکەی غەزالی بوو. شێخ غەزالی ئێستاکە بە ئاشکرا ئیتر سەرکردایەتی عەلەویەکان دەکا و لەو بانگەوازیەدا چەند شتێکی باسکردن. یەک، ئێمە پابەندین بە یەکگرتووی سووریاوە لەناو سووریادا دەمانەوێت بمێنینەوە و لەوێش بژین. دوو، لە هەمان کاتدا ئیتر باسی لەوە کرد ئەو سیستەمە بەو شێوەیە نابێت، دەبێت سیستەمێکی فێدرالی هەبێ، یعنی ئەویش کەوتە ناو مەسەلەی فێدرالی. و لە هەمان کاتدا ئیتر خاڵی سێمین کە زۆر گرنگە بانگەوازی لە هەموو عەلەویەکان کرد کە لە ماڵەوە نەوەستن بێنە دەرەوە، بەڵام بەتەنیا بە وشە بە قسە خەبات بکەن، خەباتی مەدەنی بکەن، دەست نەدەنە چەک. خۆی لە خۆیدا چەکێکی وایەن پێنیە و ئیتر چەکدار نی. ئیتر ئەمە هەم عەلەویەکان دەپارێزێ و هەم حکوومەتی ئەحمەد شەرع تووشی ڕوبەڕووی کێشەیەکی زۆر گەورە دەکاتەوە. تەماشا دەکەن هەم لەلایەن دروزەکان هەم لەلایەن کوردەکانەوە، بە تایبەتی هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەری دیموکراتیک لێدوانی زۆر تند هاتن و ئیتر ئالدار خەلیلیش لەو بارەیەوە لێدوانێکیدا لێدوانەکەی تند بوو، ئەویش لە بەرامبەر حکوومەتی ئەحمەد شەرع کە ئەویش بە هەمان شێوە ئیتر ئیدانەی بابەتەکەی کرد و باسی لەوە کرد کە دەبێ کێشەکان لە ڕەگ و ڕیشەوە چارەسەر بکرین. ئیتر ئێمە ئێستاکە ئەمە دەبینین، بێگومان ئەم تابلۆیە کە دەبینین ئیتر دەستی کوردەکان، دەستی هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆسەری دیموکراتیک و دەستی دروزەکان درێژتر دەکات کە پێشتر لەو بارەیەوە تێکۆشانیان کردووە و باسییان لەوە کردووە دەبێت سیستەمێکی فدرالی بێتە ئاراوە. ئیتر لا مەرکەزیە فدرالیە زۆر ئەمەیان نەکەینە بابەتێکی گرنگ. و ئیتر ئێستا کە تەماشا دەکەین کە عەلەویەکانیش هاتنە سەر خەتی ئەوان، بەڕاستی
حکوومەتی ئەحمەد شەرع تووشی کێشەیەکی گەورەتر دەکەن کە هەتاوەکو ئێستا چاوەڕێ بۆ ئەمریکا و قەتەر و تورکیا و ئیتر هەتا وڵاتانی دیکە یارمەتی بدەن کە بە شێوەیەک لە شێوەکان ئیتر کوردەکان و دروزەکان بکاتە تا تەبعیدی خۆی ئەمەی بۆ نەکرێت چونکە ناتوانێت ڕژێمی ئیسلامی ناتوانێ وڵاتێک هەمووی لە باوەش بگرێ هیچ ڕژێمێکی ئیسلامی سیاسی ناتوانێ ناکرێ لە هیچ وڵاتێکدا لەسەر دەسەڵات بێ چونکە ئێمە کۆمەڵگایەکی هۆمۆژەنمان نییە کۆمەڵگایەکی سنیمان نییە ئیتر ئیسلامی سیاسیش لەسەر ئەو بنەمایە پێکاتوە چ شیعی دەبێت چ شیعی سیاسی دەبێت چ سنی سیاسی دەبێت فەرق ناکایتر لە بۆ هەندێک لەوێ هەر چەسانەوە دروست دەبێت هەر دووبەرەکی دروست دەبێت ئێستاکە شێخ غەزالی کە ماوەیەکی درێژە دیار نییە لەکوێ دەرکەوت پرسیارە سەرچیەکە ئەوەیە لێرەدا چەند گریمانەیە کەنە کە بەخۆی ئەڵێ من لەناو سووریامە منیش وا باوەڕ دەکەم لەناو سووریا بێ و هەندێک تەلەفۆنیشم کردن ئیتر هاوڕیانیشم لەو قەناعەتەدان کە لە سووریا بێ دوو گریمانە هەنە لێرەدا یان ئەوە تا لە بارەگای ڕووسەکانە لە حەمیمیە ویانیش ئەوە تا لە ناوچەکانی هێزەکانی سووریای دیموکراتیکە لەو دوو شوێنانە شوێنێکی تر هەرگیز نییە و بە تەنیا بەخۆی بەبێ حیمایە بەبێ بەرگری لەوێ ناتوانانی بژی یعنی لەو ناوچانە لە ناوچە عەلەویەکان کە لەژێر دەسەڵاتی ئیتر جیهادیەکاندایە دەکوژرێ 100% ئیتر لە بۆ هەندێک دەبێ لەو ناوچانە بێ ئایا لەو ناوچانە بێ ئیتر ئەگەر لە ناوچەی حەمیمیە بێ دەبێت شیکردنەوەیەکی تایبەتتر بکەین و دەبێت سیاسەتی نوێی تورکیا رووسیا ببورن کارتی رووسیای نوێ لە بەرامبەر ئەحمەد شەرع بکەینەوە ئەو کارتە چیە دەیەوێت کارتێکی نیشان بدە دەیەوێت چی پێ بڵێ لە هەمان کاتدا ئەگەر لەوێ نەبێت لە ناوچەی هێزەکانی سووریای دیموکراتیک بێ ئەمە دەبێت هەم کارتی کوردەکان هەم کارتی هێزەکانی سووریای دیموکراتیک و هەم کارتی ئەمریکا دەبێت لێرەدا باز بکرێ ناکرێت شێخێکی وها لە ناوچەی هێزەکانی سووریای دیموکراتیک بێ CIA نەزانێ موساد نەزانێ ویانیش MI6 نەزانێ شتیوە مەحاڵە یعنی شتیوە مەحاڵە هەر دەبێ لەو شوێنانە بێ و لەو شوێنانەش بێ وەکوتم دەبێ شیکردنەوەیەکی جیاوازی لە بکەین بەڵام بە هەر شێوەیەک بێت داواکاری خۆپیشاندان وەرهاتنە سەرجادە ئەگەر بە شێوەیەکی ئاشتیانەش بێ وەلا هەمان کە داواکاری فدرالی ئەمە خۆی لە خۆیدا بابەتێکە کە ئیتر دەستی هێزەکانی سووریای دیموکراتی کوردەکان و دروزەکان لەسەر مێزەکەی ئەحمەد شەرع درێژتر دەکا و لە هەمان کاتدا ئەحمەد شەرع تەنگاو دەکا باشە سووریا بوو بە فدرالی لە ناوچەی ساحێلی و لەسەر دەریای سپی ناوەڕاست هەر هەمووی عەلەوین باشە حکوومەتی مرکزی هیچ دەسەڵاتێکی لەسەر ئاو نامینێ ئیتر ئەمە یەک لە کێشە گەورەکانە کە هەم لەوێ ئیتر ڕێگای استراتیژی ئەکرێنەوە ئەو ڕێگا استراتیژیانە کە سەدەی 21میندا هەموو شەڕەکان لەسەر مەمەڕە ئاویەکانە چێ زیاتر مەمەڕی ئاوی هەیە ئەو دەتوانێت سەرکەوتوو بێ و چێ ئەتوانێت بە مەمەڕە ئاویەکان بگا ئەو ئەتوانێت سەرکەوتوو بێ و چێ ئەتوانێت بە خەتی گواستنەوە و خەتی بەتایبەتی گواستنەوەی وزە بگا ئەمە سەرکەوتووە بێ لێرەدا حکوومەتی مرکزی بە تەنیا ئاوێکی هەیە دەریای سپی ناوەڕاستە لەوێشدا عەلەویەکان هەن کە داوای فدرالی دەکەن ئیتر ئەمانە هەمویان بابەتگەلێکی زۆر گەورن ئێستاکە ئیتر بینە سەرەوەی کە کۆمەڵگای نێودەوڵەتی چی دەکا کە پێشتر ئیتر تەماشامان کرد ئەحمەد شەرعیان هێنا نیویۆرک پاشان هینیانە واشنگتن ئیتر لەوێدا بڕیارێکیان پێ ئیمزا کرد و ئیتر فەرشی سووریان بۆ ڕاخست ئەگەر چی لە دەرگای پشتەوە بردیانە ژوورەوە ئەگەر چی دۆناڵد ترامپ سوکایەتی پێکرد و بۆنی لێدان و بۆنی پێدان و واتە بۆنێکی پیستان لێدە ئێوە پیسن و ئەگەر چی سوکایەتی دیکەی پێکردن چەند ژنتان هەیە چەند ژنتان نییە ئیتر ئەم جۆرە شتانەشی پێکردن بەڵام لە هەمان کاتدا چوونی ئەوان بۆ لای دۆناڵد ترامپ زۆر گرنگ بوو بمانێ و نەمانەوێ ئێوە ئیلهام ئەحمەدتان بینیوە ئێوە مەزلوم عەبدیتان بینیوە بچێتە لای
دۆناڵد ترامپ ئایا ئێوە شێخ هزریتان بینیوە نەخێر کە ئیسرائیل لە پشتە ئەویش نەخێر کەواتە چوونی ئەحمەد شەرع بێگومان شتێکی زۆر گرنگ بوو دەستکەوتێکی زۆر گرنگ بوو و ئیتر لەوێدا کۆمەڵێک بڕیاری نەتەوەی یەکگرتووەکان و هەندێک مەسائلی یاسایی هاتنە گۆڕێتر بڕیاری 2799 هاتە گۆڕێ لەوانەیە هەندێکتان باس بکەم باشە بڕیار و یاسا و شتیوە باوەڕت پێ یان باوەڕت پێ نیە نەخێر باوەڕمان پێ نیە بەڵام ئەو هەموو ڕێککەوتنێک لەسەر بنەمای بڕیارێکی یاسایی دەبێت لەسەر بنەمای قانونێک دەبێت و ئەو قانونە دەبێت ئێمە بزانین کە لەگەڵ ئەحمەد شەرع مۆرکراتچیە بڕیاری 2799 کە تەماشا دەکەین لە ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتووەکان درا ئیتر 6 تشرینی دووەمی 2025 بوو بەڵێ لەوێدا ئەو بڕیارە درا ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریا و ئەنەس حەسەن ئەڵخەتاب وەزیری ناوخۆی کاتی لە لیستی سزاکانی داعش و ئەڵقاعیدە دەرهێنران و ئەم هەنگاوە بەکردەیی شەرعیەتی نێودەوڵەتی بە سەرکردایەتی کاتی حکوومەتەکە بەخشی و ئامانزلەی خۆشکردنی ڕێگە بوو بۆ بژانەوەی ئابووری ئاوادانکردنەوەی سووریا لە دوای ئەو هەڵچوونە سیاسی کۆتاییەکانی ساڵی 2024 بڕیارەکە وەڵامێک بوو بۆ قۆناغی نوێ لە سووریادا بە دوای ئەو ڕاپەڕینە گوایە جەماوەریەی کە لە بڕیارەکەدا وانووسراوە لە ڕاپەڕین جەماوەری کاکە ڕاپەڕین جەماوەری چی ڕاپەڕینە جەماوەریەی کانون یەکەمی 2024 بۆ هۆی ڕوخانی حکوومەتی بەشار ئەسەد حکوومەتی بەشار ئەسەد ئیسرائیل خستی حکوومەتی بەشار ئەسەد رووسیا نەیویستی تر بەرگری لێ بکات چونکە زانی نابێ حکوومەتی بەشار ئەسەد گەندەڵی خستی سەربازەکانی تر بێزار ببوون گەندەڵ ببوون و قەتەڕیش بەشێکی زۆری پێشوەخت کڕی بوون بەڵام لە سەروی هەمویانەوە ئیسرائیل ئەحمەد شەرعی ئیسلامی هێنایە سەردەسەڵات کە 3 مانگ پێشتر بەردەوام هەموو ڕێگەکەی بۆ خاوێن کردەوە هیچ بازگەیەکی ئێرانیەکان و حیزبوڵڵای لە سووریادا نەهێش بەردەوام شەو ڕۆژ بردومانی دەکردن هەموو سەرکردەکانی لەوێ کوشتن و هەموو جبرخانەکانی سووتاندن وە ڕێگەی هات چۆی لێ بڕین ئیتر ئەمە وای کرد حیزبوڵڵا لەوێ بکشێتەوە ئێران لەوێ بکشێتەوە و دوای ئەوە ئیتر وەکوتم سەرفەرماندە و بەرپرسیارە سەربازیەکانی سووریانیەک بە یەک بەنهێنی کڕی و ئیتر ئەمانەش هەموو چەکەکانیان فڕێدا و تەسلیم بوون ئەوە بوو مەسەلەکە ئیتر ئێران بە تەنیا مایەوە ئێرانیش لەو حاڵەتەدا نەیویست ئەم کارە بکە و نەشی توانێت ئیتر ئەحمەد شەرع کە پێشتر بەناسناوی ئەبوو محەممەد ئەلجەولانی دەناسرا بەهۆی پەیوەندی پێشووی بە دەستەی تەحریر شام HTS خرابووە ژێر سزاکانی نەتەوەی گرتوەکان دوای سەرهەڵدانی ڕژێمی پێشوو دامەزرا دنی حکوومەتی کاتی ئەمریکا و بەریتانیا پێشنگایەتی هەوڵەکانی کردو بۆ دەرهێنانی سەرکردایەتی نوێیەکە لە لیستەکە ئیتر تەماشامان کرد لەو کۆبوونەوەیدا کە 14 ئەندام بەشداریان تێدا کرد کەس دژی نەبوو و چینیش دەنگی نەدا یعنی نەدەنگیدا و نەڤیتۆشی کرد ئەگەر چین ڤیتۆی کردبە بڕیارەکە ئەکرێ دەرنەچووبە بەڵام دیارە ئیتر چینیش لەگەڵ ئەمانە ڕێک کەوتووە بۆ ئەوەی ئیتر بڕیارەکە بدرێ لە بەرامبەر ئەوەدا ئەحمەد شەرع ئیتر لەگەڵ ئەمریکیەکان لە دژی جیهادیەکان بەشێک لە جیهادیەکان دەبێ شەڕ بکە ئیتر داعش و ئەڵقاعیدە چێە داعش چێە هەر بە خۆیتیان بەڵام دەوروبەرەکەیتیان دیارە ئیتر ئەمەشیان چۆن دەکرێت چۆن نەکرێت نازانی ئێستاکە لەو تەوقیتدا ئەو کارێکە کراوە ڕنگ بێ لە بەرژەوەندی ئەحمەد شەرع نەبێ و ڕنگ بێ لە بۆ ئەوە بێ کە تووشی کێشەی بکەن بڵێن ئێمە هەین ئەتۆ ناتوانانی بچی لە نەتەوەی گرتوەکان بڕیارێک ئیمزا بکەی بۆ لە ناوبردننی ئێمە هەتاوەکو ئێستاش لێرە هەین و بە تایبەتی ئیتر
جیهادیە ئاسیاییەکان هەم رووسیا حەزەکە ئەوانە بکوژرێن لە سووریادا بکوژرێن هەم چین حەزەکە لە بۆ هەندێک ڕنگ بێ ئەم کاریان کردبێ ئەمیان یەک بەڵام ئەمە نایێتە ئەو واتایە ئەوە پەیوەندی بە ئەحمە شەرعەوە نیە ئەوە پەیوەندی بە ئیسلامی سیاسیەوە نیە ئەوە پەیوەندی بە ئەفکاری ئیخوانیەوە نیە نەخێر ئەفکاری ئیخوانی ئیسلامی سیاسی پاشان ئەحمە شەرع ئیتر سەرچاوەی ئەمانن و ئەمانە دروستیان کردووە و ناشتوانین ئیتر بەڕاستی استیخباراتی خۆر ئاوا لێرەدا بە هیچ شێوەیەک ئیتر بێگوناح ببین یعنی ئێمە دەزانین لە حکوومەتی دیموکراتەکانەوە هەتاوەکو جمهوریەکان بەردەوام لە 2016دا ئەڵێن ئەوانەی کە لە ئیدلیب هەنە کاری باش بۆ ئێمە دەکەن تەواو چوو خەلاص ئیتر هیچ ڕاوێژکارێکی بایدن و دۆناڵد ترامپ نەماوە کاتی خۆی ئەم قسەیە نەکەنیانی ئەمە ئاشکرایە پاشان بەریتانیەکان MI6 بە هەمان شێوە ئیتر کەواتە ئەمانەش لێرەدا ئیتر تاوانبارن ئیتر لەو بڕیارەدا کە بڕیارەکە زۆر درێژە هەمووی ناتوانم بخوێنمەوە لەو بڕیارەدا خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەڵێ یەک خاڵ هەیە کە پەیوەندی بە کەمینەکان و کوردەکانەوە هەیە ئەڵێ ئەگەر حکوومەتی ئەحمەدە شەرع نەیتوانی ئەمانە بپارێزێ و ئەمانە ڕوبەڕووی ئاستەنگی و جینۆساید بوونەوە ئەوە بە بێگەڕانەوە بۆ ئەنجومەنی ئاسایش دەستێوەردانی دەرەکی ئەکرێ لە سووریا بکری یعنی ئەمجارە ئەمریکا یان بەریتانیا هیچ پێویست ناکە بچن لە بۆنەتەوەی گرتوەکان و ئیتر لە کۆریدۆرەکاندا لەگەڵ چینیەکان و لەگەڵ رووسیەکان دیالۆگ بکەن و بڵێن کاوەرن بڕیارێک چوا بدەین نەدەین یەکێکیان قبول نەکە یەکێکیان کێشە دروستکە یەکێکیان بازرگانی لەگەڵ کا بڵێ بیدە بەڵام منیش ئەوم دەوێ بەبێ گەڕانەوە بۆ ئەوە ئەمریکا بۆی هەیە ئیتر ئۆپەراسیۆن بکە بۆی هەیە دەستێوەردان بکە ئەمە بە ئەو بڕیارە لە بۆ هەندێک گرنگە نەوەکو ئەوەی ئێمە باوەڕمان بە یاسای ئەوان هەیە یاننا ئەو بڕیارە بۆ ئەوە گرنگە ئیتر تەنانەت ئاوێتە بوونی هێزەکانی سووریای دیموکراتیکیش لە ناو سوپای سووریادا بۆ ئەو مەبەستەیە کە تاوەکو لە ئایندەدا ئیتر ئەو مەبەستەی ئەوان بپێکێنێ بە هەر حاڵ ئێستا کە تەماشا دەکەین لە دوای کوردەکان لە دوای دروزەکان عەلەویەکانیشی هاتنە سەر ئیتر مەسەلەی فدرالی مەسەلەی لامەرکەزیەت بۆتە بابەتێک کە هیچ کەس ناتوانێت ئینکاری لێ بکەن تەنانەت ئەوانەی ئینکاریشی لێ دەکەن وەکو ڕژێمێکی تورکیا وەکو وەزیری دەرەوەکەی کە دەبێ هەرکەس وابێ و هەرکەس دەبێت چەک دابنێ و بچێتە ماڵی ئەحمە شەرع و لە دەرگای ئەوانە بدا و ببێتە مریدی ئەوان و ببێتە دەروێشی ئەوان ئەمانە هەمویان قسەی قۆڕن قسەی بەرشەشەنە قسەی دیپلۆماسینە لە ساحەکەدا شتێکی دیکە هەیە ئەمە لە بۆ ئێستادا لە بۆ ئێمەدا گرنگە کە دەتوانین باسی بکەین بەڵێ هاوڕێیان من هاتمە کۆتایی ئەو بەرنامەیە کەسێکتان ئیتر کەسێکتان ئەوە چێە ئەڵێ کاکە تۆ لەکوێ دەژی لایفەکەت دەکەوێتە کاتی نوێ ژوونان کاکە ئەو نوێ ژوونانەی تۆ لە سەردەمێکدا دەکرێت کە خوێنی مسلمانانی عەلەوی دەڕێژتری کاکە لە بۆ هەندێک ئیتر کاتی نوێژ و کاتی نانەکەی تۆش بێ من لایفەکەی خۆم دەکەم باشە هاوڕێیان زۆر سوپاس بۆ بەشداری کردنتان ئەوانەی لایکیان کردووە ئەمانەی کۆمنتیان کردووە تکایە کەمتەر خەمی مەکەن لە ڕەخنەگرتن ئەوانەی ڕەخنەیان هەبن بە ڕەخنەکانیان بە شێوەیەکی ڕێک و پێک بنووسن لە ئایندەدا ئێمە سوودی لێوەردەگرین و تکایە ئەمانەیە تاوەکو ئێستا سوبسکرایبیان نەکردو سوبسکرایب بکەن تکایە ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیانتان بنێرن تاوەکو ژمارەیەکی زیاتری ئیتر هاوڵاتیان بتوانن سوود لە ڤیدیۆکان و ماندووبوونەکانی ئێمە وەربگرن کاتێکی خۆش ڕێز و سڵاو بۆ هەمووتان